شەپۆلی سێهەمی کۆرۆنا لە ئێران زیاتر لە 2 مانگە بەردەوامە و لە کاتێکدا کە ئاماری فەرمی ڕاگەیەندراوی وەزارەتی تەندروستی ئەڵێت نزیکەی 900,000 توشبوو و زیاتر لە 46,000 مردوو تا ئێستا تۆمار کراوە، حکوومەتی ئێران بڕیاری داوە کۆمەڵێک قەدەغەی گشتگیر ڕابگەیەنێت. بەپێی ئەم بڕیارەی وەزارەتی تەندروستی هەموو شارەکانی ئێران بەپێی ژمارەی توشبووی ڕۆژانە دابەش کراون بەسەر 3 بەشدا و ئیش و کارەکانیش لە خشتەیەکی 4 بەشیدا پۆلەن کراون کە لە زیاتر لە 150 شار کە زۆربەی شارە گەورەکانیش دەگرێتەوە تەنها ئیشە پێویستەکان مۆڵەتی کارکردنیان هەیە. لە کاتێکدا کە حکوومەت خەڵک بە جێبەجێنەکردنی ڕێنماییەکان تاوانبار دەکات، پسپۆڕان و شارەزایان و تەنانەت ژمارەیەک لە بەرپرسان پێیان وایە کە تەنها ڕێگای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە ئێران ڕاگەیاندنی کەرەنتینی گشتگیرە، بەڵام داخستنی ژمارەیەک لە ئیشەکان لەم ماوەدا ژیانی بەشێک لە هاوڵاتیانی تووشی گرفت کردووە. تۆڵان لە کناخیامان و گشتما و ڕاندە تاکسیەکیشین وسییان بێکار ڕۆژێ 50 تمەن چتمەن ئەڕێنەوە کیلۆی مامەر ناکە بۆمان خاست تەحسینەوە کۆرۆنا بەسە دەوڵەت مەدە حمایەت کە هیچ وەک حمایەت ناکاغا کاسبکارە گشتی بێکارەغا ڕاندە تاکسی بێکارەغا. لە شارە گەورەکانی ئێران و بەتایبەت لە تاران هێڵەکانی گشتی گواستنەوەی یەکێکن لە هۆکارە گرنگەکانی گواستنەوەی کۆرۆنا. لەم قۆناغەشدا هاوڵاتیان پێیان وایە کە هەوڵی جددی بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی لەم شوێنانەدا نەدراوە. من ڕۆژانە بە پاس هاتوچۆ ئەەکەم. ئەگەر ببینن ئەوە پاسەکان زیاتر لە چارەکە سەعاتێکە وستاون و تا کاتێک قەرەباڵغی دروست نەبێت ناڕۆن. بەرپرسانیش ئەڵێن هۆکارەکەی ئەوەیە کە ژمارەیەک لە شۆفێری پاسەکان تووشی کۆرۆنا بوون. بۆچی؟ مەگە لە ناو کارەکانی دیکەتا کۆرۆنامان نییە؟ ئەگەر بەڕاستی بیرێک لەمە بکرێتەوە زۆر کاریگەر ئەبێت و قەرەباڵغی دروست نابێت. خب اگه این خطوات به چرخ جمعیت تنبار نمیشه. ئەوەی لە نۆمانگی ڕابردوودا و لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە ئێران مشتومڕی زۆری لەکەوتووەتەوە نەبوونی چاودێریەکی وردە لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکان. اگر بتونن واقعا کنترل کنن خیلی بەڕاستی ئەگەر چاودێری وردبێت و بتوانین کۆنتڕۆڵی بارودۆخەکە بکەن زۆر باشە. من خۆم لە یەکێک لە شارۆچکەکانی باشووری تارانەوە دێم بۆ ناو تاران بۆ کارکردن و فەرمانبەرم. بەڕاستی لەو ناوچانە زۆربەی کارەکان کراون، تەنانەت شوێنە هەستیارەکانیش کراون و ئەو چاودێریە لە ناو شاری تاران هەیە لەو شوێنانە بوونی نییە. هیوادارم خودی خەڵک ڕەچاوی بارودۆخەکە بکەن و بتوانین کەمی بکەینەوە. باعث کمتر شدن این بیماری بشه. کۆرۆنا لە ئێران لە قۆناغێکی زۆر مەترسیداردایە کە هاوکاتبوونی لەگەڵ گەمارە و ئابوووریەکان بارودۆخەکەی زیاتر لە هەمیشە ئاڵۆز کردووە. بەرپرسانی وەزارەتی تەندروستی هیوادارن بەم بڕیارە نوێیانە بتوانن تاوەکو 4 هەفتەی داهاتوو بە شێوەیەکی بەرچاو ئامارەکان دابەزێنن و بارودۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.